ڕەنگە لەم بارودۆخە شپرزەیەی ئێستای کوردستاندا کە تێیدا هەر کەسێک دەستی گیر بوو لە مەسئولیەتێک بێ سێود و بەشی خۆی بەرێت و هەوڵ بدات پێگەی خۆی جا چ لە ڕووی داراییەوە بێت یاخود لە ڕووی معنەویەوە قایم بکات. بەڵام ئەزموونی ئەو مرۆڤەی بە پیاوەسپیەکە ناسراوە کۆی ئەم تیۆریە ڕەت دەکاتەوە و پێمان دەڵێت لەگەڵەوەی کە خاوەنی نفوز و دەسەڵاتێکی ڕەها بووە لەگەڵەوەی چەندین جار کەوتۆتە بەر هێرش و چاوسورکردنەوەی بەرپرسانە بەرپرسەکان، بەڵام ئیرادە و تین و گوڕی خۆشەویستی نیشتیمان و کارکردن لە پێناو خزمەتکردن و خراپ بەکارنەهێنانی دەسەڵات و پلەپایە ئەستۆپاکی پیاوەسپیەکە لە بەردەم دۆست و دوژمنیدا دەسەلمێنێت. جەلالی ساماغا کە بە پیاوەسپیەکە ناسراوە لە ساڵانی 2003 تاوەکو 2011 کە دەکاتە زیاتر لە 8 ساڵ سەرۆکی دیوانی چاودێری دارایی بووە، پاش داواکردنی بەردەوامی بۆ دەست لە کارکێشانەوە دوجار لە هەفتەی مانگی 5 ساڵی 2011دا دەست لە کارکێشانەوەکەی قبول کرا. جەلالی ساماغا لەگەڵەوەی دەسەڵاتێکی زۆری هەبووە، بەڵام نە دەسەڵاتەکەی خراپ بەکارهێناوە و نە چاوپۆشیشی لە دۆسیەی گەندەڵی و گەندەڵکاران کردووە. هەمیشەش بەدەنگی بەرز قسەی خۆی کردووە و بێسڵەمینەوە لە هیچ بەرپرس و دەستگایەک تا ئەو ڕادەی کە لە یەکێک لە نامەکانی دەست لە کارکێشانەوەیدا ساڵی 2008 بۆ مەکتەبی سیاسی یەکێتی دەنووسێت: من شەرەفمەند نیم بە وەزیفەکەتان، چونکە من جسمێکی غەریبم لە ناوتانە. لە دوا چاوپێکەوتنیدا لەگەڵ ژمارەیەکی گۆڤاری سپی کە گۆڤارێکی ئەهلی نوێ و ماگانە دەرئەچێت، جەلالی ساماغا کۆمەڵێک بابەت دەوروژێنێت و چەند ڕاستیەک دەخاتە ڕوو کەمایی تێڕامانە. لە وەڵامی یەکێک لە پرسیارەکانی گۆڤاری سپیدا کە تێیدا پرسیار لەسەر بارودۆخی ئێستای دامودەستگاکانی حکوومەت دەکرێت، جەلالی ساماغا ڕاشکاوانە دەدوێت و پێی وایە ئەمەی ئێستا هەیە گەندەڵی تێپەڕاندووە و بووەتە تاڵانچێتی و دەڵێت: ئاگری گەندەڵی ڕۆژ بە ڕۆژ زیاتر پوشی گەندەڵی دەسووتێنێت. گەندەڵی زۆرجار لە پرزگەکانەوە تا ژووری بەرپرسەکان بە سنووری خۆی دەزانێت. گەندەڵی نەکەرکەم نەبۆتەوە، بەڵکو ناتوانێت سنووریشی بۆ دابندێت. گەندەڵی شێوەی خۆی گۆڕیوە، دەتوانم بڵێم ئەوەی ئێستا دەگوزارێت تاڵانچێتیە. لە درێژەی قسەکانیدا لەسەر گەندەڵی، جەلالی ساماغا باز لە سێکوچکەیەکی گەندەڵی دەکات کە خۆی لە سیاسیەکان و خاوەن کۆمپانیەکان و ئەوانەی لە پۆستە باڵەکانی حکوومەتدان و بە گۆڤاری سپی دەڵێت: زۆر جار گەندەڵی لە کوردستاندا وەک سێکوچکەیەکی لێ هاتووە. سیاسیەکان لووتکەی سێگۆشەکەن و دوای ئەوان خاوەن کۆمپانیەکان و دواتر پۆستە باڵەکانی حکوومەت دێت. ئەم سێکوچکەیە هاوکێشێکی سەیر و سەمەرەی مافیای سیاسی و سەرمایەداری مافیاوی و فەرمانبەری مافیاوی دروست کردووە. زۆر جار وەک شێوە هەڕەمێک دەردەکەون کە ئەمیان لەسەر شانی ئەویان ڕاوەستاوە. ئەمانە هاوشێوەی نەهەنگ هەموو شتێک قوو دەدەن و بە تاڵانی دەبن، ئامادەن خوێنی میلەتیش بمشن. هەروەها لە درێژەی قسەکانیدا لەسەر گەندەڵی پیاوەسپیەکە دەڵێت: لە نەوتەوە دەست پێ دەکات و کلکەکەی لە زەویزار دەدۆزێتەوە. لە کۆمپانیای فڕۆکەوانیەوە دەست پێ دەکات و پاژماوەکەی لە ناو ئاو و شوێنە گەشت و گوزاریەکانەوە دەبینێتەوە. لە بازرگانی دەرمانەوە دەردەکەوێت و لە ناو خۆراکی کوالیتی خراپدا خۆی دەبینێتەوە. ئەمانە و دەیان نمونەی تریش. جەلالی ساماغا پێی وایە ئەگەر بەر بە دیاردەی گەندەڵی نەگیرێت دەشێت وردە وردە میلەتەکەشمان بگرێتەوە، کە ئەمەش لە کیمیاباران و ئەنفال بە زەبرتر دەزانێت بۆ سەر ئاسایشی نەتەوەی گەلی کورد، چونکە ئەو کات بەرگەی سوکترین ڕەشەبای چواردەورمان ناگرین. لە کاتێکدا چەندین گێژەڵوکەی بەهێز هەیە و دەڵێت: کۆمەلگای کوردی بە شێوەیەکی گشتی بە بەراورد بە کۆمەلگاکانی چواردەورمان کۆمەلگایەکە تا ئێستا بە پاچی ماوەتەوە. ڕێژەی بەرتیل و اختیلاس و هەموو جۆرەکانی تری گەندەڵی لە ناو هاوڵاتیاندا کەمە و هێشتا میلەتەکەمان دووچاری ئەم پەتایە نەبووە. لەسەر ئاستی میلی گەندەڵی نەبووەتە پەتا، بەڵام لە کوردستاندا لەسەر ئاستی بەرز گەندەڵی پیادە دەکرێت و لە چەند بازنەیەکدا گرتبۆتەوە. دەستبژێرە سیاسیەکە سەرقافڵەی گەندەڵی گرتووە و لەمانەوە شۆڕبۆتەوە بۆ ناو دام و دەستگاکانی حکوومەت. لە ناو حکوومەتیش توێژێکی گرتووەتەوە کە لە ناو پۆستە باڵەکانی حکوومەتدان. جەلالی ساماغا لەو بڕوایەدا ئیرادە یەکێکە لە فاکتەرە گرنگەکان بۆ بنبڕکردنی گەندەڵی، چونکە هەر بڕیارێک دەرچێت بۆ چاکسازی ئەگەر ئیرادەیەکی بەهێز و یەکسانبوونی هەمووان لە بەردەم دادگادا هاوتەری بینەبێت، ئەوە بڕیارەکان تەنها وەک مەرەکەبی سەر کاغەز بێڕۆح دەمێنێتەوە. نمونەش بۆ قسەکانی دەهێنێتەوە و دەڵێت: ئێمە کاتی خۆی لە دیوانی چاودێری 86 کەیسی گەندەڵی قورسمان خستۆتە بەردەم دادگا، بەڵام دادگا و داواکاری گشتی چیان کردووە؟ هەندێک لەوانەی ئەندامی لیژنەی چاکسازی بوون
خۆیان گەندەڵ بوون و پێویست بوو خۆیان بدرێنە لیژنەی لێکۆڵینەوە. هەر بۆیە تا ئێستا نەمان بینی و نەمان بیست یەک بەرپرسی حیزبی حکومی بدرێنە دادگا. هەر سەبارەت بە گەندەڵی و ئیرادەی بنبڕکردنی ساماغا لە درێژەی قسەکانیدا دەڵێت سەرۆکی هەرێم نەیتوانی ئۆتۆمبیلی جامڕش قەدەغە بکات، چۆن دەتوانێت گەندەڵی چارەسەر بکات. هەروەها لەسەر مەسەلەی داخستنی مەلەفی گەندەڵی گەندەڵکاران و دەرکردنی لێبوردنی گشتی بۆیان ساماغا بە گۆڤاری سپی دەڵێت گەر لێبوردنی گشتی بە فەرمی دەربچێت ئەوە بانگەوازێکە بۆ فەرهوت. ئەوانەی بۆ گەندەڵی بوونەتە پرت خۆیان لە ناو خەڵکدا متمانیان لەدەستدا و لە ڕووی جەماوەریەوە پوچەڵ بوونەتەوە. جگە لەوە قەرز کۆن دەبێت بەڵام نافۆتێت. فایلی گەندەڵەکانیش ماون و لە زۆر جێ پارێزراون. زاکیرەی خەڵکیش لاواز نییە، وەک مێژوو بۆمان دەژێڕێتەوە گەلێ دەسەڵات نەخۆ بوون. هۆکاری سەرەکیشی گەندەڵی فەساد بووە. ئەمە جگە لەوەی لەو بارودۆخەی ئەمڕۆ ناوچەکەی گرتوۆتەوە و دیکتاتۆرەکان وەک گەڵای پاییس هەڵدەوەرێنێت. لە درێژەی لێدوانەکەیدا لەگەڵ گۆڤاری سپیدا جەلالی ساماغا سوورە لەسەر دژایەتیکردنی گەندەڵی و دەڵێت لە مۆزەی کوردستاندا جادەکە ئەوەندە بۆ گەندەڵکاران تەخت بووە هەتا شەریفێک بە گەندەڵێک دەڵێت بەری چاوت کلیپێوەیە ئەو 1000 جار پیاوخراپی دەکات. ئەوەی چاکەشە پێچەوانی دەکاتەوە و بوختان ڕیز دەکات. هەروەها ساماغا قسەی یەکێک لە بەرپرسەکان دەگێڕێتەوە وەک نمونە لەسەر ناشرین بوونی بەرپرسەکان لە بەرچاو میلەتدا و دەڵێت لێرە داجی خۆیەتی قسەی یەکێک لە بەرپرسە گەورەکان بژێڕمەوە کە ئەیوت جاران کە دەچوین بۆ پرسەیەک 20 کەس لەبەرمان هەڵسا، بەڵام ئێستا 2 کەس ناڵێت بەخێر بێن. منیش پێم گوت بەڕێز ئێوە بەرامبەر میلەت گۆڕاون، دەنا میلەت هەر میلەتەکەی جارانە. هەرچەندە پیاوەسپێکە پێداگری ئەوە دەکات کە چەندین جار و لەلایەن چەندین بەرپرسەوە داوای ئەوەی لێکراوە کە ببێتەوە بە سەرۆکی دیوانی چاودێری دارایی، بەڵام ئامادە نییە بە هیچ شێوەیەک ئەو پۆستە وەربگرێت، چونکە پێی وایە کە لە ماوەی ئەو 8 ساڵەی سەرۆکی دیوانی چاودێری دارایی بووە بە هەزارەها راپۆرتیان داوەتە حکوومەت و دادگا، بەڵام لێپرسینەوە نەکراوە. ساماغا لە درێژەی لێدوانەکەیدا گریمانەیەک دەخاتە ڕوو، باز لەوەش دەکات کە ئەم ئەگەرش بە لاواسترین ئەگەر دەزانێت کاتێک بگەڕێتەوە سەر وەزیفەکەی یەکەم کاری ئەوە دەبێت کە 3 دەستەی کارا دەنێرێت بۆ هەر یەک لە سەرۆکایەتی هەرێم و پارلەمان و حکوومەت تا وردبینی دارایی تەواویان لەسەر بکەن. لەبارەی ئەوەی بیرروڕای سیاسی خۆی چییە، ئەگەر چی نزیکایەتی هەیە لەگەڵ هەموو لایەنە سیاسەکانی کوردستان تا ئەو ڕادەیە کە زۆربەی بیرروباوەڕ و هێزە سیاسەکان و ڕۆشنبیران و ڕۆژنامەنووسان ماڵەکەی جەلالی ساماغایان ناوە یانەی سیاسی، بەڵام گۆڤاری سپی پرسیاری ئەوەی لێ دەکات لە هەڵبژاردننی داهاتوودا دەنگ بە کێ ئەدات. لە وەڵامدا پیاوەسپێکە دەڵێت هێشتا زۆری ماوە بۆ هەڵبژاردن، بەڵام لە کۆن و لە ئێستا و لە ئایندەشدا دەستم دەبڕم گەردەنگ بۆ لایەنێکی گەندەڵ بدەم، بۆ لایەنێکی بدەم کە بەرپرسیارە بەرامبەر ماڵ و موڵکی ئەم خەڵکە کە بەتاڵان دەبرێت. من هەر لە بەرەی میلەتدا خۆم دەبینمەوە. لە کۆتایی ئەو چاوپێکەوتنە تایبەتەی گۆڤاری سپی لەگەڵیدا ئەنجامی داوە جەلالی ساماغا دەڵێت لینکۆڵن کە سەرۆکی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بوو دەڵێت بەهۆی وەزیفەکەمەوە زۆر کە سوکار و هاوڕێ دۆست و ناسیاوم لە دەستدا، بەڵام هاوڕێیانێک جێگای هەموو ئەوانیان بۆ گرتمەوە، ئیرادەیان دەدامێ بەهێزیان دەکردم. ئەو هاوڕێیانەش بریتی بوون لە خۆم و ناخی خۆم و ویژدانی خەڵکی ڕەش و ڕووتی گەلەکەم.